قەدەری بێبەزەیی بەهۆی ڕووداوێکی سروشتیەوە شیرازی خێزانێکی شێواندووە و منداڵێکی چاوگەشی لە نازی باوک بێبەش کردووە. بیلال ڕزگار نمونەی منداڵێکە کە 4 ساڵە لە باوەشی گەرمی باوکی بێبەشە و لە بەهاری 12یەمیدایە. ئەو ئەندامی خانەوادەیەکی نەدارە، دایکی جگە لەو کوڕە تاقانەی 2 کچی دیکەشی هەن. ماوەیەک پێشستا دوای تەمەنێک لە نەهامەتی بەخت بەڕووی بیلالدا پێکەنی کاتێک لە تاقیکردنەوەی کۆلێژی نێودەوڵەتی شق توانی لەسەر ئاستی پارێزگای هەولێر لە نێو زیاتر لە 700 ڕکابەر پلەی یەکەم بەدەست بهێنێت و هەلی خوێندن لەو قوتابخانەیە دەستەبەر بکات. لە دوای مردنی باوکم یەکەم زاندێک ئاستمدا بەزی، بەڵام دوای فکرم کردەوە کە پێویستە هەستمەوە چووکە باری خانەوادەکەم لە داهاتوودا لەسەر من نەبێ، ئەوە دەمەوێت لە ڕۆژێک لە ڕۆژان هەموو کورشانازی پێ بکانە دەنا خانەوادەکەم. پێشە بسمە ئەوەندر زۆر باوەڕم بەخۆم بۆ ئەمتحانە، با باوەڕ بەخوبوونەوە چمە ژوورەوە بە پلەیەکی بەرزی شادمەدەرە. ڕوویەکی ماندوو کە بە ئاسانی هێڵەکانی نەهامەتی و نادادی ژیانیان دەرخستووە. سەختی ڕۆژگار ناچاری کردووە کچەکانی لە خوێندن بێبەش بکات. ئێستا 2 خوشکەکەی بیلال سەرچاوەن بۆ تۆزە بژێوێکی ئەم خانەوادەیە. پیاوم ئەمری خۆی کرد یعنی نەخۆشی دا زۆر نەخۆش بوو، چەند ساڵ بوو نەخۆش بوو. دوای ئەمری خۆی کرد لە دوای مردنی ئەو ژیانێکی زۆر سەختم هەیە، یعنی توانای هیچم نەبوو. بڵام ئەلحەمدولیلا کوڕەکەم بەشداری کرد لە STS، ئێستاشی ئەلحەمدولیلا بە پلەی یەکەم دەرچووە. زۆر شانازی پێ دەکەم، بەس تاکە هیوام ئەو کوڕم هەیە. بخۆم دەچوومە ئیشی مەسرەفە منداڵاوانم، ئێستاشی بخۆم نەخۆشم. ئێستا کچە گەورەکەم لە مەکتەبم دەرینەوە دەچتە ئیشێ. ساڵی داهاتوو بیلال لەم قوتابخانەیە درێژە بە خوێندن دەدات و لە 100% کرێ خوێندن بەخشراوە، بەڵام دیار نییە خۆ بە چ شێوازێک خەرجەکەی دابین دەکات. ئەو تاقیکردنەوە ئەنجام دەدرێ هەم لە بۆ هەڵسەنگاندنی قوتابیەکان و هەمیشە قوتابیانێک کە بەهرەی تایبەتیان هەیە و توانایان هەیە لەوەی کە بتوانن ئەو ئۆفرانەی هەیە ئیسیفادە لێ بکەن، لای ئێمە درێژە بە خوێندن بدەن. لە بۆ ساڵە لەسەر ئاستی 750 قوتابی کە لە مەکتەبە حکومیەکان و هەروەها لە خوێندنی کوردی بەشداریان کردبوو، 300 قوتابیش کە لە قوتابخانەکانی خۆمان کە بە ئینگلیزیە بەشداریان تێدا کردبوو. خۆشبەختانەیەکێک لەو قوتابیانێکەوە یەکەم بوو لەسەر ئاستی هەولێر و سۆران، قوتابیەک بوو کە لە شاری سۆرانە بە ناوی بیلال. سروشت وایە منداڵانی خوار 18 ساڵی بۆ دیهاتنی خەونەکانیان پێویستیان بە سەرپەرشتی خێزان هەیە. ئەوانەی شیرازەی خێزانیان تێک چووە یاخود لە نازی دایکیان باوکیان بێبەشن تووشی دۆخێکی بەرفراوانی ناهەمواری دەبنەوە و بە نیگەرانیەوە لە ئایندەیان دەڕوانن. بەڵام ئەمە تەواو لەگەڵ ژیانی بیلالدا پێچەوانەیە. ئەو نمونەی ئیرادە بەرزی و درەوشانەوەیە بۆ داهاتووی وڵات. سەردار قازی زاری کرمانجی سۆران.